ڕوودەکەمە ئەو کەسانی کە دەچن بۆ لای ساحیر بە تایبەتی ئافرەتان. ئێوە ئاگاتان لەوەیە بەهۆی ئێوە چەندەها کەس تووشی نەخۆشی و دەرد بووە، چەندەها کەسێ شەو ناخەوێ بەهۆی سیحرەکەی تۆ کە لێت کردووە. دڵخۆشی کەسێکت نەخۆش خستووە، سیحرت لێ کردووە، لەسەر جێگا خستوتە، خوای گەورە لەسەر جێگا بتخات وەکو ئەو کە چۆن ئەوت ئاوا لێ کرد. داماوە خەوی نەماوە، ئیسراحەتی نەماوە، دایک بەدەستێەوە دەگری، باوک بەدەستێەوە ئەگری، ژن بەدەستێەوە ئەگری، پیاو بەدەستێەوە ئەگری، عائیلە بەدەستێەوە ئەگری بەهۆی ئەوەی کە سیحرێکت لێ کردووە. ئەم هەموو گریانە و هەموو دوعای لە تۆ دەکرێ، ڕۆژێک دێت لولت ئەکا بە ئیزنی خوای گەورە. چەند کەس بەهۆی تۆ نەخۆش، ئەڕواتە نەخۆشخانەکان ئەڵێن عیبیتیان نییە، ئەڕواتە لای کەسێک قورئانی بەسەر ئاخوێنێ شێتە بێ ئەبورێتەوە، وا دەزانی خوا ئەگەی لەمانە نییە. مسلمانێک وجدان و ڕەحم و بەزەوی ئیمانە دڵێ بەشتانە ئەکات، خوا ئینسانێکی ئافرەتێکی خستە دۆزەخەوە، عەزێتی پشیلەیەکی دا، ئەبێت چی لە تۆ بکا کە عەزێتی بنەماڵەیەکت داوە، ئەبێت چی لە تۆ بکا خوای گەورە کاتێکە وات لە ئەم دایک و باوکە کردووە بەردەوام بۆ مناڵەکانی خۆیان بگرین، تۆ مناڵەکەت بەرچاوتە ببورێتەوە، بە بەرچاتەوە ئاگای لە خۆی نەمێنێ، ناگری بۆی بێتاقەت نابی، بێگومان بێتاقەتە بی. بۆیە ڕوویان تێ دەکەم بگەڕێنەوە بۆ لای خوا. سحر لە خەڵکی مەکەن، چونکە مە حەق و ناسە و لەسەرتا لا ناچێ، قەت لەسەرتا ناناچێ. هەزار جا تۆبە بکەی ئەو حەقە لە ڕۆژی قیامەتە ئەبێت تۆڵەت لێ بکرێتەوە، چونکە مە حەقی خوا نییە. چونکە ئەمە بوویتەتە هۆکاری وەکێ خەڵکی نەخۆشکەوێ، خەڵکی لەسەر جێگا بکەوێ، خەڵکی تووشی نەخۆشی نەفسی دەرونی بکەی. بۆیە دەڵێم هەروەکو چۆن خواردن دەکرێت قورگی خەڵکە بۆ ئەوەی کە تێک بچێ، خوای گەورە لە داری زەقوم تێرت کات، خوای گەورە لە ئاوی گەرمی دۆزەخ تێرت کا، خوای گەورە لە کێم و زوخاوی دۆزەخ تێرت کا، چونکە بوویتە سەبەب و هۆکارێ بۆی کە خەڵکی بە سحر، بە خواردن، بە غەیری خواردن خەڵکی تووشی کێشە و مشکیلە بکەی، وای لێ بکەی نەخۆشکەون لەسەر جێگا. دڵنیا بە ڕۆژێک دێت خوای گەورە تۆڵەت لێ ئەکاتەوە. خوای گەورە لە داری زەقوم بێبەشت نەکا، چونکە خۆشی و شادید لە ماڵەدا نەهێڵا، لەو بنە ماڵەدا نەهێڵا. وەڵڵی نەخۆشی وایە سحری لەکراوە، دەیەها ماڵ بەدەستیەوە مەشغوڵ بووە. چێ سەبەبەکەیەتی؟ تۆی مجریم، تۆی خوانەناس، تۆی هاوڕێی ساحیر، خوا لەگەڵ ساحیرە حەشرت کا. ئینسان بەڕاستی دەبێت ئاگاداری خۆی بێ، چونکە ڕۆژانە شت دەبینین، پێویستە دوعا لەو کەسانە بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێت دوعای مەظلوم قبوڵە، واتە دوعا بکەن لە زاڵمەکان، دوعایان لێ بکەن، دوعایان لێ بکەن، دوعایان لێ بکەن. کەواتە چەندەها کەس بەهۆی تۆ ئێش و ئازار ئەچێژێ شەوانە و ڕۆژانە، دڵنیا بەسەری تۆش دێ، ئەو ئازارە خوای گەورە بۆ تۆشی دەنێرێ ئینشاءالله. وا دەزانی دنیا بۆ تۆ ئەمێنێت، هەر چەندێ بژیت، هەر دەمریت، وە لە ڕۆژی قیامەتە خوا محاسەبەت دەکا لەسەر ئەوەی کە سحرت لە خەڵکی کردووە.